پێوەری پێمدا ناوە ئەوە نەتووەنە مانگی ئەوە دە لە کەسوکارەکەی ئەنفال کراوە و نزیکی 35 ساڵە لە ناحی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ نیشتەجێیە. باسی دۆخی خراپی ژیانیان دەکات بەهۆی کەمی و نەبوونی ئاوی خواردنەوە. ئەوە زستانە ئێمە تا ئیسە تێر ئاومان نەخواردە بەس ئەم مەجموعەشەوە کاولە وەڵا 11 ڕۆژ 10 ڕۆژ 9 ڕۆژ 12 ڕۆژ ئەوە ئینجا بەس 11 ڕۆژ ئەرە بەخوا حکومەتی چی؟ کێشەی کەماوی قەزای چەمچەماڵ مێژووکی دوور و درێژی هەیە کە هێنێن بە شێوەی مەیدانی بە دۆداچوونی کرد و لە هۆکارەکانی کێشەکەی کۆڵیەوە دەرکەوت ئەو هێڵە ئاوی لە دوکانەوە ڕاکێشراوە و ئاوی چەمچەماڵ و دەوروبەری پێدابین دەکرێت زیاتر لە 100 لاوە زیادەڕەوی نایاسایی کراوەتە سەر و ئاوەکەی بۆ باخ و وێلا و کارگەی تایبەت بەکاردێنرێت. بێدەنگی دەسەڵاتی ئەم سنوورەیە کەوات بێدەنجیان هەڵبژاردووە بەرامبەر و کەسانی کە دەوڵەمەندن یاخود مەسوولن باخیان کردووە لەسەر و شاخانە ئاوی تەجاوز ڕاکێشن مەعمەل و کارگە و شتی شخصیان کردووە بۆ ئیسپاتی تاکە کەسی و شخصی و ئاوی گشتی بکاردن کە مڵکی گشتی و خەڵکی شارۆچکەی چەمچەماڵە زیادەڕوان کردووە سەر ئاوەکە تقریبا نەتوانین بڵێن ئەو ئاوی بۆ چەمچەماڵ دێ 130 بۆ 140 لەلایەن بەرپرس و دەوڵەمەند و خاوەن کارگە و باخ و فێلاکانەوە زیادەڕۆی کراوە دەسەر زیادەڕەوەکان بە جۆرێکن بەشێک لەو ئاوی دەنێرێت بۆ ئەو قەزا و ناوچانە ناگەنە خەزانەکان و لە ڕێگا دەبردرێن. ئەمە جگەلەوەی مەترسی تەندروستی لەسەر کۆی دانیشتوانی ئەو ناوچانە دروست کردووە کە ئاوی بۆری دوکان سلێمانی دوو بەکاردێنن. تاڵسوجە کە بە دۆڵی بازانە ڕۆ هەتاگاتە سەمسەماڵ و تانکەکەی شۆڕش بەڕاستی ئەم خەتەش خەتێکی کۆنا تەجاوزێکی زۆری لەسەر زیادەڕەوەیەکی لەسەکراوە لەلایەن جۆرەها کەسەوە باخی تایە کارگەی تایە ماڵانی تایە ینی جۆرە تەجاوزەکانە و خەڵکانی کە تەجاوزان کردووە خەڵکانێکی جۆرە و ژمارەکەشیان زۆرە هەروەها جگە لە زیادەڕەوەیەکان شکاویشەیە لەسەر ئەم هێڵە. هێڵی ئاوی دوکان سلێمانی دوو ئەو هێڵەیە کە ئاوی هەردوو قەزای چەمچەماڵ و قەزای بازیان بە ناحیەکانی دەور و پشتیان دابین دەکات. هێڵەکە نزیکەی 40 ساڵ بەر لە ئێستا و لە سەردەمی ڕژێمی بەعزدا ڕاکێشراوە. سەرباریەوەی هێڵی ئاوی دوکان سلێمانی دوو کە ئاوی چەمچەماڵ و دەوروبەری دابینەکات لە سەدان لاوە زیادەڕەوی کراوەتە سەر و بۆ خان و باخ و کارگاوەکەی بەکارێنرێت هاوکات لە سەدان شوێنی تریشەوە بۆ ڕێگە بەوەی کۆنبوونیەوە کون بۆ ئاوەکەی بە هەدەرە ڕات وەک لەم دیمەنە نابینرێت. ئێرە نزیک پردی یەکتر بڕی مامەڕیشەیە لە نێوان ناحی شۆڕش و ناوەندی قەزای چەمچەماڵ وەک دانیشتوانی ئەم سنوورە ئەڵێن زیاتر لە 8 ساڵام ئاوا بە هەدەرە ڕات سەرباری ئاگادارکردنەوەی لایەنە پەیوەندیدارەکان بەڵام ناتون بە دەنگیانەوە بۆ چارەسەرکردنی. یاسا سزای مادی و دەستگیرکردنی بۆ زیادەڕەویکاران بۆ سەرمورکی گشتی دیاری کردووە. لێ نەپێچینەوە لەو کەسانە لە کاتێکدایە لە ئێستادا لە باشترین حاڵەتدا لە چەمچەماڵ 7 بۆ 10 ڕۆژدارێک ئاو دەدرێت بە ماڵان. ڕزگار جەبار کێنێن چەمچەماڵ.